بنگه زلیکانی هیزین ترکیه ده هریما کردستان عراق دا دبا ارمانجا 8 راکتان. هنگاریا دبیجه دوی حکومت سوئد و فنلند با آوایک جدا رفتاری بکن جبو رزامندیا ترکیه لسر اندامتیا خود ناتو دا به دست بیخن. وزارت خزینه امریکی آستانگا لپیش چند سازین ایران دادنی آلی کاریا درست کرنا درون اندکن. روش باش بخير هاتن برنامه كورت كونكشن شدنگی امریکا نهال واشنطن دمجمیر هفتی سپیده روژا چهارشنبه داخل شمو هیویا دمن خوش جوارادکا هیزن دجا تیرورین هریما کردستان عراق دبیجن لاین نناسکری ایرو چهارشنبه 8 راکت آوید نبنگه که سربازی ترکیه لباکوری عراقی دو جوان راکتان لهندری ناوند کتنا جدرکی اولاکاریا عراقی کنه خواستی ناو خواه اشکره بکه دبیجا کسکی عراقی دبنگه زلیکان لشکری ترکیه دا بریندار بویا حتی نها چه آلیان بر پرسیاریا ایریشی نگرتی استوی خواه به دهان ساله ترکیه لدیجی پارتیا کارکرین کردستان PKK دوی هریمه دا اپراسیون اندکه. چه آگهی لسروی ایریشی هنکا و عمر پیامری دنگی امریکا لدشتا نینوانها بمریا که دم باش یعنی هم چه زانن لسروی ایریشا کو ایرو هاتی کرن لسروی بنگه لشکری ترکیه لزلیکانی. دنباش بینرو بیسرین دنگ امریکا نها از القضا شیخانم نزیک سربازگه ها زیلکان کو بریا چندم جمیران ایرش لسر اوی سربازگه هاتا کرن جبال گروپا که چکدار و بناو تحریر العراق و اف گروپا ای که جبال حشد شعبی و هبو ناوی هیا دناوا قضا موصله دا و در دور باجار موصله و بتایبت لباکور روشهلات دشتانینوا اوی گروپی چالاکین بحیث اوان دورن من آماجه پیکرین هنه بیان نمه که دا کود مالپر خواه فرمی دا راگه هندیه که او دوامین جاره او ایرشت کن اثر اوی سربازگه ها زیلکان جبرویه که اکو چکدارین داعش لوی دورین نماینه او دبیجن گلو بوچی سربازگه ترکیه دشتانینه وایه چه بحانه که اکو او لوی دوره بمینن اوش لایکی دی و داخل من دیگل چندین خلک در دور سربازگه پیوی کو بزانم کانه رأی خلکی چیه سروی ایرشه وسط دان خویا کرن کو هرج دست پیک و حتی نهو ترسا کامازن لجم خلکی هیا دم ایرش تیتا کرنج برکو ایرش اف موشکه آرمان جن خواب درستاهی نا اینن کو تکفنه در دور سربازگه هازیلکان بیت صدام آوی چنده کو کشتی هنه بریندار هنه ین خلک سویل گلک جاران دورز هاوین دا زوین واین دخلو دانی تینه خودن جبرویه که اوان جی ترسا کامازن دلیواده هیا بله بفرمی کاوا چه حکمت عراقی چه جی حکمت هریمی چه داخل یعنی لسر فی ایریشی دانا لسر زیانی نوی یعنی ترکیه تشتا گوتیا لسر وینا حتی نهو هلویست حکمتان آوندی چه هلویستک نراگه هندیه هم بر اوی ایرشات تکرن دیسان دجا تیرورا هریما کردستان جی راگه هندنک بلاف کریه که ایرش لسر اوی سربازگه هاتیه کرن به 8 موشکین کاتیوش که سربازگه و در دور سربازگه داینه گور وان زانیاری انگهشتی نمه که بتنه کسی که برینداره او کس جی عراقیه دیگل لشکر ترکیه کارتیدن او هاتیه بریندار کرن بله باشه او کمالاگوتی که او بر پرسیال جوی ایریشی چند جهوی عن سنگیاوی دوی هریم دا هیا چونکو از بارد کم هیزین که سر به کمال شیعیان گل که ندا صلاح دارن نوی داری دخیل دنگی تا ببرا کاو بگوت او کسین او لانی کو بر پرسیاریا و ایریشی بستوی خواه گرتی چند گرانیا خواه یا سربازی لوی هریمی هیا
دخيل دنافا باجار موصله دا و در دور باجار موصله وكو اماجه بكري جروبين جدا جدا ان چکدار هنه کو اف جروبا بگشتي سر به حشد شعبي ونا و بالا دستن يعني چالاكين گلك برفرهت كن و بتايبت لدشتاني نوا کو الباكور و روشهلات دشتاني نوا گلك شيعة مذهب هنا ديتن جبرويه كي نفوذ وان هبونا وان لوي دوري گلك ابهزا و چالاكين برفرهت كن بارگاين وان هنا بله كاو عمر بأمر دنجي أمريكا لدشت عموس صلي راستو خب مرة بول لسر إيريشا لسر بنجاهي لشكري تركيا لزلي كان إيرو هاتي رجال كسفاس دوه سيشم بي وزير درفي هنغاريا قد في حكومة السويد وفنلندا عيب رنجة كي جدار رفتاري بكن اگر او بخوازن پشتگیریا ترکیه جبو اندامتیان ناتو بدست بیخن پیتر زیجارتو گوت کو پروتست اوی داوی یا شوتاندنا قرآنی لپیش بالویس خانه ترکیه لستوک هولمی نای قبول کرن پشتی هفدیتنا به هفتای خوی ترکیه را مفلوت چاوش اغلو را لبودا بسته وزیر هنگاری دی جوینا که چاپمنیه دا او دا خویانی دا جوین لا یعنی جوینا بودا بسته ده دمکی دا کو ترکیه و هنگاریه بتنی دو اندام ناتو اینا کو دا خوازه سوید و فنلندا يجبو تفليبونا هفبنديا لشكريا روش افاي ناتو پسند نكرنا بری چند روزان جی سروکی ترکیه رجب طیب اردوغان گوتو بو کو رنگا او داخوازا فنلندی بپجرینه چونکو هلسنکی جه انکره را پر آلوزیان درست ناکا بو بدواچونی زیادتری ام بابتا کرد کنکشن میوانداری آریس انداریاری روزنامه‌نووس دا سویدا کاتن کاک آریس ام کاتت باش یعنی ام داواکاری بو نمونه اوروکا هنگاریا لسوید داوا دکا کار رفتاری خوی بگوڕێت تا چەندێ لە سویدا کاریگەری دەبێت تا چەندی سویدیەکان جێ لێ دەگرن. بەڵێ پێشەکی سڵاو و ڕێز دیارە وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێدا لە سی ئەندامی فەرمی ناتۆ 28 ئەندام ڕەزامەندیە خۆیان دەربڕیوە هەنگاری و تورکیەمانە ئەوش لە چوارچەوەی چاوپێکەوتنێکا کە مەسەڵەن پیتر ژیرارستۆکی ناوێکی قورسیشی هەیە بەڕاستی لەگەڵ کاربەدەستانی تورکیەدا وای ڕاگەیان و بەڵام لە ئەساسدا لە ناوخۆی سویتیش کاریگەریکی و تۆی نابێت خۆی حکوومەتی هەنگاریان ناسراوە بە حکوومەتێکی تا ڕادەیەک ڕاستڕە و نزیک لە سیاسەتەکانی رووسیا لەو چوارچەوەیدا بە بۆچوونی من هیچ کاریگەریکی و تۆی نابێت بەتەکانی بەڕێزە. بەڵێ باشە پێشەند ڕۆژێک سەرۆکی تورکیا ڕەجەب طەیب ئەردۆغان گوتی کە ئەو ئەبێ یان ڕەنگە ئەندامەتی فنلند پەسەند بکاتن بەڵام فنلندیەکان گوتیان ئێمە لەگەڵ سویدیەکان داوای ئەندامەتیمان کردو و پێکەوە دەچینە ناو ناتۆ چونکە هەردووکیان سنووریان وەکو لەگەڵ یانە و هەردووشیان سنووری ئاویان لەگەڵ رووسیایان هەیە تا چەندێک ئیمکانی ئەوەی هەیە ڕۆژ لە ڕۆژان بۆ نمونە فنلندیەکان بڵێن ئەگەر سوید نەبوو ئەندام ئێمە دەچین داوای ئەندامەتی دەکەین. بەدڵنیایەوە من لەو قەناعەتەدام کە هیچ کاریگەریکی و تۆی نابێت لەبەرەوەی کە فینلاند نزیکەی 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیادا هەیە و خواستی ئەندامەتی فینلاند و سوید لە یەک کاتە دوایە مشەڕەی کەمە بڵین ناتۆ یان ئوکراینیا و رووسیا دەستیان پێکرد بە تێکڕە داوای ئەندامەتیان کرد سوید و فینلاند لەو قەناعەتەدام ڕەنگەتە لەژێر کاریگەری هەندێک هەژمونی سیاسی و نێودەوڵەتی بە تایبەت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشدا بوو بێت لەو بۆیە داخوازیەکانی تورکیا بە نیسبەت فنلاندا و زۆر جیاوازە لەو داخوازیانەی کە هەیە بوو بەرامبەر بە سوید و ئەو زەخت و زۆریەش بە هەمان شێوە مرۆڤ لە بەرچاو بگرێت کە ڕەنگە رووسیا هەیبەت لەسەر تورکیا لەسەر ئەردۆغان بە تایبەتی چونکو پەیوەندیکی ئێکۆنۆمی و سیاسی و دیپلۆماتیک لە ئاسێکی زۆر زۆر باشدا هەیە لەو چوارچێوەدا ڕەنگە ئەندامەتی وەکو ئەردۆغانیش ئاماژەی پێدا ئەندامەتی کێشەیان نییە بۆ ئەندامەتی فینلاندیش لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بینیمان لە ماوەی هەفتەی ڕابردوودا جۆرێک پۆڵای تایبەت هەیە کە لە بەرهەمە سەربازیەکاندا بە تایبەت بەکارەهێنرێت بۆ جاری یەکەم لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەوروپا بە هەناردەکردنی ئەو جۆرە پڵاو کەرەستەی سەربازی بۆ تورکیا بە جۆرێک لە جۆرەکانە توانین بڵین ڕێککەوتنێکی نێوان تورکیا و فینلاند ڕاگەاندراوە. کاکەرس حەزم نەکرد بزانم چەند ڕۆژێک دوا بە دوای سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ ئەمریکا و
هەندێک کەس پێیان وابوو کە سەردانێکی سەرکەوتوو نەبووە بە تایبەتیش لە بابەتی ئەوەی کە داواکاریەکانی ئەمریکا داواکاریەکانی تورکیا جێبەجێ بکاتن و بابەتی ئەوەی کە ئەمریکا داوا لە تورکیا بکاتن کە ئەندامەتی سوید و ناتۆ قبول کاتن. دوای ئەو سەردانە چ باسێک لە سوید هەیە لە ستۆکهۆڵمایە لەسەر مەسەلەی ئەندامەتی ناتۆ چونکە بۆ ئەوانش شتێکی وەکو بڵێ هەواڵێکی باش نەبووە. بڵێ بگومان ئەندامەتی سوید پرۆسسێکی زۆر ئالۆزە فرەڕەهەندە مرۆڤ ناتوانێت لە یەک ڕەندۆ چاوی لە بکە. ڕاستە ڕۆڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو پێشنیاری وەکو ساپۆرتەر پشتیوانی تورکیا و سووریا و ببوورە سوید و فینلاند ڕاستە کاریگەری هەیە، بەڵام لە هەمان کاتایمە بینی کە ئەردۆغانیش لەبەرەی ئەو بەریش و لەبەرەی ئەم بەریش یاریەکە. بەڵام سەردانی ڕایدارانی تورکیا بۆ ئەمریکاوی سپات کە مەساوان پێشتر داوای فڕۆکەی بۆ نمونە بڵین F-35 نەکرد، بەڵام ئەم جارە داوای فڕۆکەی F-16 و F-18 دەکەن کە سەر ڕوبەڕووی کۆمەڵێک ناڕزایەتیش بووە و پەسەند نەکراوە تا ئێستا. لەو چوارچێوەدا بە بۆچوونی من کاریگەریە نێودەوڵەتەکان بەتای بە سیاسەتی دەوڵەتانی وڵاتی یەکگرتوەکان و بریتانیا دەتوانێت کاریگەری لەسەر ئەم مەسەلەی ئەندامەتی سوید هەبێ. هاوکات تورکیاش لە چەند مانگی داهاتوودا ڕوبەڕووی هەڵبژاردنێک خۆیان بۆ هەڵبژاردنێکی سەرتاسەری ئامادە دەکەن. لەو هەرچەند ئەردۆغان ڕاشی گیان لە ڕۆژەی ڕابردوودا کە داوای پێشخستنی کاتی هەڵبژاردنەکانی کردووە. لەو چوارچێوەدا توانێت بڵێ کە زۆرتر پرۆپاگەندەیەکی هەڵبژاردنیشی پێ و دیارە ئەم زەخت و گوشارەی کە تورکیا هێنایە و بە جۆرێک لە جۆرەکانی ئەوێت هەژمونی یان قولدورمەنشی خۆی شارلاتانی خۆی لە ئاسی سیاسیدا بەرامبەر بە ئەوروپا بسەپێت. کاکارس حەزم نەکرد لە ڕوانگەی جوگرافی ئەو دوو وڵاتی کە تەنها دوو وڵاتی ئەوروپی ماون لە ئەندامی ناتۆنین باز بکەی گرنگ ینی تا چەندێ شوێنی جوگرافی هەردوو وڵاتانە وەکو بڵێ هۆی ئەوەیە کە ئەو دوو وڵاتە پێکەوە ببن یان نەبن ئەندام. مەسەلە ئەندامەتی ڕاستە بە یەک و داوایان کردو، بەڵام ڕەنگە پرۆسسی ئەندامەتیان بە یەکی شەو بێت و بە شێوازێکی جیاواز بێ. هەنگاری وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد پێشتری ساڵی ڕابردوو لە نۆمبر بووە گەر هەڵە نەبوو ڕایگەیان کێمە کۆبوونەوەکی بەرفراوانەکەین لە کۆتایی ساڵە و ڕای دەگەینی کە کێشەیەکیان نییە لەگەڵەوە. بەڵام سنووری وەکو ئاماژەم پێدا فینلاند 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیا هەیە، بەشێکی دابراو لە خاکی رووسیا کە کالینگرادا لەو بەرەوەی دەریای بالتیکە. دەریای بالتیکیش کەوتوتە نێوان ئەم وڵاتانە بە تایبەتی سوید، فینلاند و رووسیا. رووسیا لەوێ هەندێک بنە و بارەگای ئاتۆمی زۆر بەهێزی سەربازی هەیە لە کالینگراد و دوورگەیەکی بەناوبانگی سویدیش هەیە بەناو گۆتلەند کە دەکەوێتە تقریبا ناوەڕاستی دەریای بالتیکەوە کە ژینی سەربازی بڵین جموجۆڵی سەربازی سوید لەوێ زۆر و فۆکوسێکی زۆریان لەوەیە. لەو چوارچێوەیەدا ئەگەری مەسەن بڵی پێکدادان پێم وانە لەو قەناعەتدا نین کە هیچ لایەنێک خۆی بۆ شتێکی وە یا پێشبینی شتێکی واشکە، بەڵام گرنگە لە ڕووی ژێۆپۆلیتیک و لە ڕووی جوغرافی و زۆر گرنگە کە ئەندامەتی یان نان ئەندامەتیان بۆ هەردوو بەرە ئەم بەرەی رووسیان بەرەی ئەو دوورگەیە هەڵبەتە کۆنتترۆلی دەریای هاتوچۆی دەریای ئەو ناوچەی هەمووی دەکاتن وەکو دەوترێ. ئارێز ئانداریاری ڕۆژنە منوستە سوید زۆر سوپاسی جەناب دەکەین. سپاس بۆ بەڕێز. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دۆ سێشەمێ گوت کو ئەو بە سەرۆکی ئۆکرانیا ڕاگوت و بێژان بکات لەسەر داخوازên dawiyên Kiev ji bo çekên pêşkeftî di şerê berevaniye ji êrişên Rûsya. Serok Biden gota rojnamevanan ku ew dê bi Serok Volodymyr Zelenskî re li ser vê mijarê gotûbêjan bike. Ev daxuyanî rojekê bû piştî Biden li Koşka Spî gotiya rojnamevanan ew piştgiriya daxwaza Ukrayna nake a taybet bi dana firokên F-16.
و ویدیوین که دو سهشنبه هاتی نوشاندن نشان داده که سروکی بری امریکا دونالد ترامپ چند جاران مافی گوهرتنا پنجمین دستوری امریکا بکار آنی ده دمالی پرسینه دا لجیر سونده هاوینا بوری لسرکارین کارسازیا مالباتا خواه. دونالد ترامپ گوتا دادوران هر کسی که جهه ویده با و مافی گوهرتنا پنجم دستوری ها با و بکار اینا ده به عقلی با ده به یک جاری به عقلی با. چندین جاران ترامپ رد کرد که برسوا پرسان لپیش بری دوزگره گشتیا نیویورک لتیتا جیمز بده که لپرسینک سیویل در حق ریخستیا ترامپ دا بریوه ده با. چند سالان دوزگر پرس لدیجی دزگاه کارسازی ترامپ کوریوی و ریوبریا ریخستنی جی وکریا بتوانین فندو فیلن دراوی. لەگەڵ ئەوەی هیچ وادەیەک بۆ هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان عێراق دیاری نەکراوە بەڵام پرسێکی گەرمی ناو شەقامە بەشێک لە هاوڵاتیان بێ ئومید بوونە لە هەڵبژاردن و بەشێکی دیکەش هێشتا بە ئومیدی ئەوەن کە گۆڕانکاریەکان بەجێبێن. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانش دەڵێ چاوەڕوانی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و پەرلەمان دەکەن تا دەست بە ئامادەکاریان بکەن. پامێری دەنگی ئەمریکا فەرحان هەورەمانی ئەم راپۆرتەی ناردووە. لە کاتێکدا لایەنە سیاسیەکان هێشتا لەسەر شێوازی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕێک نەکەوتون، بەڵام بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان ناومێد بوون لە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن. هەڵبژاردن ئەمە 33 ساڵ لە ئەم جەماعەتە وان وەسەر دەورۆ. هەر 4 ساڵ جارێکی زە هەڵبژاردنێکە کرێت. هەڵبژاردنەکە سوودی نەبووە بۆ ئێمە. هەرێکێ بووە خۆی ڕاکێشاگە ئەم لایەنانە. ئێمە هیوادارین کە ئەم جارە هەڵبژاردنێکی ڕێک و پێ بکەن سوودی بێ بۆ میلەت. ئەگەر وە باشی ئەگەر گۆڕاندن بکرێ هەڵبژاردن بۆ بکرێ بگەڕێ باش. ئەگەر هەڵبژاردن بکرێ کەڵک نەخوارد نەمانگەڕێ. ئەمە 50 ساڵ هەمە هاتیینەوە هیچمان بۆ نەگۆڕیاکە. نە نەوتوانە بنێ نەکەلاوان بۆکەنەوە. بێئومێدی هاوڵاتیان لە کاتێکدایە پەرلەمانی هەرێمی کوردستان لە نۆیدەی 2022 تەمەنی یاسایی خۆی بۆ سیویەکی مانگی 12 ئەمساڵ درێژ کردەوە. جگە لە ناکۆکی لەسەر بازنەکانی هەڵبژاردن، حیزبە سیاسیەکان ناکۆکن لەسەر تۆماری دەنگدەران و چەند حیزبێک لە نێویاندا یەکێتی دەڵێن تۆمارەکە ناوی مردوو دووبارە و هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدایە. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێن لە گفتوگۆدان لەگەڵ بەغدا تاوەکو داتاکانی کۆمسیۆنی حکوومەتی ناوەند تایبەت بە هەرێمی کوردستان وەربگرن. دوای 2010 سەردانی بەغامان کرد ئەو لیژنەیە و کتب 4 لیژنەمان پێگەیانا یەکیان پەیوەندی بە یعنی لەسەر بنەمای بۆ دروستکردنی تۆمارێکی خۆماڵی، یەکیان بنەماکەی ئەوە بوو کەوتمان کارتی زانیاری بێ، یەکیان کارتی بڵین ئەوەی کە بایۆمەتری موچە بێ، یەکیان تۆمارە دەنگدانە ئەو تۆماری پێشوو کە ئیشمان لەسەرکرد بێن پاکیکەین و چاکیکەین و کۆمەڵێ ناوەندی تۆماری ناوەندی نوێکردنەوە بکەین. چوارەم خیار یاخود بژاردە لە بەردەستمانە بوو تۆماری دەنگدەرانی عێراق بوو. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت هۆشیاری هاوڵاتیان شێوێنراوە و لایەنە سیاسیەکان پابەندی بەرنامەی کاریان نەبوون. ئەمە هۆکاری پاشەکشەی بەشداری هاوڵاتیانە، بەڵام هیچ بەدیلێکی دیکە بۆ گۆڕانکاری نییە جگە لە هەڵبژاردن. جاری وایە نەبوونی سەقامگیری لە هەڵبژاردنە، پابەند نەبوونی ئەوانەی کە دەرەچن لە هەڵبژاردنەکان بە بەڵێنەکانیانەوە بە بەشی زۆری بەڵێنەکانیانەوە دروست نەکردنی گۆڕانکاری لە ئەنجامی هەڵبژاردنەکانە. وەجاری واشەیە مەسەن ئەنجامی هەڵبژاردنەکان وە خۆی جێبەجێ ناکرێ وەک ئەوەی کە لە عێراقا بینیمان، وای لێت کە هاوڵاتی لەمەشەوە تووشی خەیبەت ئەمەلێکە بێ. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا ناکری هەڵبژاردن دەستبەرداری بین. مادام ئێمە دیموکراسیمان قبوڵە، مادام یاری دیموکراسیمان قبوڵە، ناکرێ بە هیچ شێوەیەک ئیش لەسەر ئەوە بکەین کە هەڵبژاردن ناشرین بکرێ لای خەڵک، هەڵبژاردن دەستبەرداری بین. لەگەڵەوەی تاوەکو ئێستا کاتی هەڵبژاردن دیاری نەکراوە، بەڵام پرۆسەی هەڵبژاردن لایەنە سیاسیەکانی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. دیارترینیان یەکێتی و پارتین. لە دوایین کۆبوونەوەیاندا کە لە سلێمانی بەڕێوەچوو لیژنەیەکیان لەسەر هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆن پێگێناوە. فەرحان هەورەمانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ji bo hilbijartinên Herêma Kurdistana Iraqê çi amadekarî pêtîvîne daxwaz ji bo tomarên dengan li Iraqê û li Herêmê jî çendê bi zehmeta Xalid Abbas serokê Komîsyona Serbixweya Hilbijartinan Ofîsa Duhokê rastexwe ji Duhokê bi merayeka Xalid dem baş em dizanin kêşeyên siyasî hene û nakokiyên siyasî hene lê ji rûyê teknîkî ve
يعني زحمتين اللي بيش هالبجاتنا انها تشنا. بله سلاف افدمها باش برای اسپی خوشحالم که اول کپشیک دارم ادگل تلویزیون دنگی امریکا هی هم بشین دویدی داره در خدمت جناب هوا بکن دو کشید سرکی هنه براستی تانو که ام بجین اتفاق سر نهاتیه کنش لعنت سیاسی الهرما کردستان که شایی که هروا که یاسا هل بجارتن آب چه شیوک بیت درکن و که امزان یاسا پیشتر یا پارلمان کردستان تدا هریما کردستان ایک بازنی هل بجارتن آب بودانو که ناکوکید ناف برا لان سیاسی دا هل هریما کردستان اتفاق سر هنده نهات یکنن آیا دیسان سیستم ایک بازنی هریما کردستان بیت کرن یا جیب تفر بازنی وکی ام بجین هل بجارتن عراقی و ناکوکیا دوی یا کتنا برادیسان لان سیاسی ده و مسئله ام بجی مقاعدت کوتایتانو که اتفاق لسرویه که نهاتی کرن کانه او 11 کرسین کوتا اوید کو پیشتر هاتی را دابش کرن چه شیوک بینه دابش کرن سرپیک هاتین دین هریما کردستان مینا ام بجین ترکمان و مسیحی افردو کشه براستی ببینه اگره که هنده کو تانو که ام بجین هل بجارتن پارلمان کردستان هاتینه پاش خسته که خالد مثلا داخواز شندك لعنان کو داتا و تومارين دنگ دران لحريمي والعراقي يجي بدس بكابن هابن آماده بن أفا چندي بالزحمته يعني أفا بروسيكي بالزحمته يعني ناخر ما مستا چه زحمتی تنددانینه تومارت ما دنگ درن ام بجین عراق مال سال 2021 تومارا گلک پاقش یا هی و تانو که آپدیت آوید توماره ام بجین هفتیانات تکرنش لای کمیسیون و کمیسیون پنگاوید گلک باش هاوتینه که اف کسید ام بجین ناوید وان مریش و توماره بینه در هر دیسان دایگ بین سالن 2005 و 4 جی هاتینه اضافه کردن سر توماره از متأکدم اگر که خالد عندك لعنان گمان هي لسر راستيا وان توماران عم بجبير ناكين بله ما مستا سیستم هل بجارتن چوی دایت عراقی اگر ها تو خود دنگ داری هبت یا نبت جی کس نشه دنگ خود پیشی وبدت و تا او سیستم الکترونی او مبکارین کارت بایومتری و اف آمیلیت هاتی نبکارینان از بلین دم هل بجارتن سال 2021 داوت انجمن این عراقی دا پاکشترین هل بجارتن ایشادا مجلس امن الدولي اتحاد اروپی یونامی ده هاتینه دست پاک کردن من باور او ویر دلیابون دین همی لان سیاسی تومارا دنگ درن عراقی یا پاکجه بله باشا که خالد اگر هاتو بریارک سیاسی هات دانج عالی لاین سیاسی وکو هل بجارتن بینکرن چند دم دویتن بباوریات و کشرزایی که هل بجاتنا عراقی و کردستانی دا حتی کو آماده کاری جبوان هل بجاتنا بیکرن کنگی اندکارن هل بجاتنا انجام بدن. بله ما مستوى خوش بسیاره هل بجارتنا که بیت انجام دان و کی تو زانی کمیسیون جهه تنفیذیه تنها کار میسره که او کو امرابین با آماده کردن کار هل بجارتنا هرش نیکرنا تومارا بایومتری و تا انجام تین راگهاندن سه کرستین سرکی میتین و کمیسیون بدویه البردست ما ام بجین بین ترخان کردن داکو ام بشین هل بجارتنا بکن ایک یاسا هل بجارتنا و دو بودجه بدویه به ترخان کردن بو کمیسیون داکش کو کمیسیون شت ریکارد خو انجام داد و کرست سی او وقت کمیسیون بکی ماسی بدوی بشش هیوایه اگر پتر جیبت باشتره لی حد کم 6,780 روش کمیسیون پیوستن داکو هل بجارتنا که ديمقراطي تسباق بيت انجام دا باشا باوريك هيا وهولك جي هيا بو هنديكو مثلا دريش كنا دمي برلماني هريما كردستان يكون نها لسركارا بيجن نيا سايا ورانقال دادقا فدرالي دوزك اللي يسوي بفكرن يعني برسين سياسي هنا اللي اگر هالبجاتنا ينكرن ويتشي با يعني برلماني هري بمينا يعني بيج بينا شتي يكرن بله ما مستا دعوای هاتی تومار کردن وکی منظانی دادگاه فدرالی عراقی الدجی موادرش کردن پارلمان کردستان و دعوای هاتی تأجیل کردن بو هفته شباط براستی ما پی خوشه و همی لانه سیاسی هم ادعاگدار کردن جی بوی چنده کو هل بجارتن هات بانه کردن سالا چویدا و اسمی باره ما کو پتریا
ام بيجين احزاب سياسي الهرم كردستان ديال هندنك وهالبجارتن افصاله دا بهنا انجام دان بري باشا او بكرتي او في بحثي في شارع امريكا لسر لان سياسي كرن حتى كان يعني او في شارع نها وكو بيجن او لاني بكفنا جروي في شعري وي ب انجام دان هالبجارتن دمك يزو رازي بن بله تحفتي شوي داش و شاندك امريكا سردان هرم کردستان کریه و دو پاتل سرهنده کریه هر دیسا جنین بلاس خارد نیران توانیه گرتی العراق تأکید سرهنده کریه گلان سیاسی که هل بجارتن پارلمان کردستان به نکرن و فشار اسنا بینو که فشار اکل سر هرمی ها بلکو هرم خو حزد کد و ده صالات هرمی حزد کد که هل بجارتن افصاله دا به نکرن دا که پارلمانه که نوی بیت هل بجارتن بو هرم کردستانه بله بريز خالد عباس سروكي كوميسيون سربخايا هل بجارتنان لأوفيسات دوكي مقلك سباسيات تتكن زور سباس رشا قاميش دناف آفين زلكان أهوارين مسيو بوتاميا دا لباشوري إراقي دا هشتا دجين أو راستي هشكاتي ببون لباران بوشين وان چند سالين بورين هناكي جروشا ويهرمي قهرتيا راپورتك تايبت يا دنگي أمريكا جوري عێراق 3 ساڵ لەسەر یەک ڕوبەڕووی وشکە ساڵی بەهێز و گرمایەکی سووتێنەر بۆتەوە. پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو لە هاوینی ساڵی 2022دا لە 50 پلەی سەدی تێپەڕاندووە. گامێشی ڕەش بە ناوی ئاوی زەلکاوی ناوچەی مزۆپۆتامیای عێراقدا دەلەوەڕێن. دوای ساڵانێک لە وشکە ساڵی بارانبارینی زستانە هەندێک خەمی مەردارەکان و ئاژەڵدارەکانی ڕەواندوتەوە کە بە خاکێکی بەپیت و تەڕ بەنێو بانگ بووە. یونسکۆ زەلکاوەکان وەک میراتێکی جیهانی شارستانی ڕیزبەند کردووە. هاوینی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی لە وڵاتەدا کە گرفتاری وشکە ساڵی و بەهۆی کەمبوونەوەی لە شاوی ئاو لە ڕووبارەکانی دژلە و فراتەوە و کە بەهۆی ئەو بەنداوانەی کە لەسەری ڕووبارەکانی تورکیا و ئێرانەوە دروستکراون وشک بوونەتەوە و خۆڵباران زیادی کردووە. هەسە فەضڵ الله الماء ئەوە بەشێکە لە ڕەحمەتی خوا ئەم خاکە لە هاویندا ئاوی نییە. ئێستاش بەهۆی بارانبارینەوە دەیبینیت ئاستی ئاوەکە 1 مەتر بەرز بۆتەوە. جیاوازە لەوەی بارانبارین یا مۆرزی زستانە ئەو ناوەی ئاوادان کردوێتەوە و یارمەتی ناوچەی زەلکاوەکانی داوە کە بارانی حۆیزە زیاتر بێت کە سنوورەکەی بە سنووری ئێرانەوەی و جەوابیش دەکەوێتە پارێزگای زیقار هەر لە نزیک ئەو ناوچەیەوە. هاوینی ساڵی ڕابردوو فۆتۆگرافەرانی ئاژانسی فرانس پرێس گەشتیان کرد بۆ زەلکاوەکانی حۆیزە و جەوابیش بۆ بەڵگەنامەکردنی نەمانی بەشێکی گەورەی زەلکاوەکان. چاودێری ڕوبەرێکی بەرفراوانی خاکی وشکەڵانیان کرد کە زەل و قامیشەکان زەر هەڵگەڕاون و وشک بوونەتەوە. يعني بالجفاف كنا متأذين يعني اما ئەوەندە کاریگەری نەرێنیمان لەسەر بوو بەهۆی وشکە ساڵیەوە تا ڕادەیە کە باس ناکرێت. گامێشەکان لە مردندا بوون بەشێک لە خەڵکەکەش کۆچیان کرد بەڵام ئێمە هێشتا خاوەنی ئاژەڵین هەر بۆیە لێرەماینەوە ئەگەر بارانەکە بەردەوام بێت دۆخەکە باش دەبێت باران ئاو زیاد دەکات و بەرەو دۆخێکی باشتر دەڕۆین بەڵام ئەگەر ئاوەکە وشک بێت دۆخەکە خراپتر دەبێت. لە مانگی دەی ساڵی ڕابردوودا بەرپرسێکی پارێزگای گوندنشینی هەژاری زیقار بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندە بوو لە 6 مانگی ڕابردوودا 1200 خێزان زەلکاوەکان و ناوچە کوشتتوکاڵەکانی دیکەی باشووری عێراقیان بەجێهێشتووە و زیاتر لە 2000 گامێش گیانیان دەستداوە. سەرۆکایەتی ناوەندی حکومی کە بەرپرسی پاراستنی زەلکاوەکانە وتی ئاوی باران کە لە کەناڵی ڕووبارەکاندا کۆ دەبێتەوە ئاڕاستی زەلکاوەکان کراوەتەوە. لە مانگی 7 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی خۆراک و کوشتتوکاڵی سەربەنێتەوە یەکگرتوەکان بەداخەوە بۆ نزمبوونەوەی بێوێنەی ئاستی ئاو لە ناوچەی زەلکاوەکاندا تیشکی خستە سەر کاریگەریە کارەساتبارەکانی بۆ زیاتر لە 6,000 خێزان کە گامێشەکان و بژێوی ژیانیان لەدەست دەچێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. ام وگرن پرسین سیاسیین عراقی بتابج هرما کردستان عراقی کوتای جنان لپرلمان هرما کردستان امزان سه صدیه لپارزگاه دو که وجبو کو کسین کو پلین یکم این ریوبری و سازین حکومت دا بدست دیخن هەلبەتە ئەف وەکو پێنگاوێک ئەرینی لە پارێزگەها دۆکێ تێدیتن گەلۆ چه ئاستەنگ دەکەونە ڕێکە ئەوان خانمین ڕێڤەبەر و ئەرێ سەرەدەریا کارمەندی نێر دەگەڵوانە چاوایە چەند جوان خانمین ڕێڤەبەر لە سەرڤێ مژاریش بوو پامێری دەنگی ئەمریکا سەلام باڵای ئاخفتینە.
ڕێژە کۆتایە ژنان لە پەرلەمانی کوردستانی 30 سادەیە لە پارێزگاهان جی بۆ ڕێڤەبەریە ئەف ڕێژەیە بەرچاو هاتیە وەرگرتن و هەژمارەکە سازیان مێری و جڤاکەی ژن بەڕێوە دەبن. دائما سەحتکەنە شیانە ژینکێک و شیە زەڵامی کێمترن وعادة هاد باوري نينا كو بيجن دي جن فلان اويدي فلان كارتي بريفابات ام فلان شولي بريفابات عادة هاد بيجن افراد بو هندك هاكو بيجن هندك مهامات معين واكيد بيجن تدريس الطبي فان جهه بتنتشت بريفابات بالهمي جهه باوري بشيانت وينينا نالجواكيما سنان سري عالمها ما افا هاكو بيجن اواكا جدليه هەردەم دجواکێ کوردیدا بچاوەکە ئێمتر تەماشای شیانên jinê dikin. Bizanîn asangên dikevne dirêya jinên rêveberda çi ne? Ji bilmeta du xêzana du bepirsatiya werdgirîtin. Ji ber hindê jî caran hindek arîşa û hindek îşkalat peyda dibin. Ev jî ser hindê rastên pêtiviya mirov rêxistinekê demî da çêketin, rêxistinekê karî da çêketin. Rêxistinê hindê da çêketin dê çawa seredariyê gel her du laketin. Çünkî her du bepirsatiya kawa sanek û divêtin mirov derheq derkevîtin. Ev caran hindek îşkalatê biçîk biçêdibin lê nabîte hû karê hindê ku mirov serkeftinê her du gada neînîtin. کاری داره و بر چه جن بتن چه زلان بتن هر او کار ده تکرن هر او باورنامه هی هر او باوریه دایوی کو دانایوی جهی و جا از خو جی خدا کو او 15 ساله وک رهبریاتیت کم چل قطبخانه کچکا بتل آماده یا بیت چل فری بیت وک رهبری مشقرا هینان من هیچ جوازینه تنف برا کارگزمه و نیر ات فی کاری دا وک رهبر واری بخوبون یک جه خالین گرینگن کو جداهیا رگزی بو پستا نبید جن تمام کرا جیانه لوران خواکم تر نابینیتن جه ظلامی سلام بالایی دنگ امریکا دوهاگ زایلی دهنان برنامه‌ی فرهنگی و هنری بشی کردی دنگ امریکا من اسو جبال لو واشنطن دي سي و هر دو هفته جاري دب من میوانی مالکانتا لگوان پیمانه پۆلیتیکایên hevbeşiya opozîsyonê li Tirkiye wek pertûk ji 240 rûpelan pêk tê bi tevahî di vê derê de herî zêde li ser çareserkirina pirsgirêkên Tirkiye tê sekinandin. Lê di vê pertûkê de li ser pirsgirêka Kurdan hiç peyvek nehatiye gotin. Çima û dengvedana vêna di nav Kurdan de çawa ye. Eyyûb Demîr peyamêrê dengê Amerîka ji Enkerê pêdaçûne kiriye. Mêza şeşkolî cara yekem di 12 Şibatê di sala 2022 da civiya bû. Di vê navberê da mêza şeşkolî bi tevahî 11 car hate bahevûdin û herî dawî jî bi civîneka berfireh peymana polîtikayên hevbeş pêşkêşî raya giştî kirin. Wateya vê peymanê ew e ku heke di hilbijartina bê da îtifaka millet serkeve wê ji bo rêveberiyeka nû vê peymanê têxe meriyetê. Rayadar û parlamenterên mêza şeşkolî piştî vê peymanê nêrînên xwe him yên ser hilbijartinê û him jî yên ser vê peymanê ji dengê Amerîkayê re vegotin. Millet İttifakı'nın ve ittifaklar bütününün içinde olmak em wek ittifaka millet dikarin bêjim ku bi hêzekê mezin ji hilbijartinê re êdî amade ne. Ji xwe piştî wêşandina peymana polîtikayên hevbeş me ji bo hikûmeta nû jî hemû amedekariyan xwe xilas kir. Peymana polîtikayên hevbeş wek pirtûkekê jî hate belavkirin. Ji vî şundatir mêza şeşkolî wê berendamên xwe yê Serokkomariyê Diyarbikirê. Li gorî alîkarê serokê giştî yê Partiya Baş Bahadir Erdem him Partiya Wan û him jî İttifaka Millet wê di vê hilbijartinê da serbikevin. Nasıl hazırlanıyor? Büyük bir kararlılıkla, büyük bir hevesle. Em çawa amade dibin, em bi biryar, bi xwe bawer û bi hêzekê mezin xwe amade dikin. Di hilbijartina pêşiya me da dikarin bêjim ku em ê vebir serkevin. Diyarkirina vê peymanê jî nîşaneya wî ye. Em wek Partiya Baş li her derê Tirkiye gav bi gav geriyan. Me di van seradanan da jî dîmenê serkeftinê dît. Heke opozisyon serbikeve li gorî vê bernamê sîstema serokkomarî wê carekî bidome û piştî vî jî sîstema Tirkiye wê biqulbe ser sîstema parlamenterîzmê. Dîsa di warê hukuk, dad, darizandin, rêveberiya giştî, aborî, finans, îstîhdam, gendalî, perwerde, polîtikayên civakî û gelek tiştên din da jî wê nûkirin were çêkirin.
Bu noktada son derece önemli çalışmaları hem altılı masa içerisinde gerçekleştiriyoruz. Me gelê şebatên giring meşan. Hem di nav meza şeşqulî û hem jî wek Partiya Deva berawastandin xebatên xwe dikin. Ev peyman yekîtiya meza şeşqulî bêtir qeyîm kir. Ji bo hilbijartina pêşiya me re em bi her awayî êdî amade ne. Peymana politikayên H5 wek pirtûkekê ji 240 rûpenî pêktê. Bi tevahî di vê derê de herî zêde li ser çareserkirina pirsgirêkên Tirkiye tê sekinandin. Lê di vê pirtûkê de li ser pirsgirêka Kurd an jî mafên Kurdan hîç peyvek nehatiye bikaranîn. Li ber vê jî peymana politikayên H5 ji aliyên Kurdan ve tête rexnekirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. وەزارەتە خەزینەیە ئەمریکی دەبێژە دۆ ئەمریکا دۆ سێشەمبووی ئەمریکا ئاستانگین بازرگانی نو لە پێش هەفت سازیین ئیرانی دانینە ji berberhemînana dronan ku Rûsya wana ji bo êrişa li ser Ukrayna bekartîne. Wezareta Xezîneya Amerîkî dibêje ew şirket û rêxistinê nû hatîn zêdekirin li lîsta cizayên Amerîka li dijî ewlehiya neteweyî û berjewendiyên siyaseta derveya Amerîka tevgerê dikin. Ji wan saziyên Îranê, saziya çêkirina motorên balafiran hêza esmaniya Supayê Pasdaran, rêxistiya cîhada lêkolîna Xweser û Supayê Pasdaran çend kampaniyên din jî weka pêşesaziya hewaiya Qudsê û herwesa pêşesaziya hewaiya şehîdan. Ev abluqa û ciza li ser saziyên Îranê çendê li fişara nêfneteweyî li dijî Îranî û hikûmeta Îranê zêde dikin. Şarezayê pirsên Rojhilata Navîn û pirsên Îranê Birêz Abdullah Hicab ji Oslo Nerwîjê rastewxwe bi merayekeke Abdullah Dembaş em spasiya te dikin careke dî piştî demek dirêj te dibî mêvanê me min dixwast ez bizanim yanî ev ragihandina Wezareta Xezîneya Amerîkî ku dîsan heft heşt nav xistine lîsta cizan û ku tole li ser wana dadinê û bi taybet jî meselên bazirganî. Çendê fişara cîhanê li ser rejima İslamiya Îranê zêde dike? Ez bawerim gelek baş bû ku vê carê Amerîka hinekî sîstema xwe ya gemaroyan ya dorpêçên li ser rejima dîktatora Komara İslamî hinekî jîrtir kiriye, bi amanjtir kiriye van dezgeh û van saziyan bi amanj digire ku em dibînin bi awayeke rasterast di zêdegaviyên Komara İslamî de rol hene, dewr hene. Lewma jî eger bê û sîstema cîhanî, sîstema zal bi ser ya hakim bi ser politika namnetewî, polîtikayên abûriya namnetewî rê bidin, alîkar bin, ihtimal heye ku ew yek bikare be alîkar be bona hindek ku zêdetir zextê bêxe ser rejîmê û hewl bide ku van saziyên ku divan polîtikayên rejîmê de, divan zêdegaviyên rejîmê de rola serekî henî van bi amanj bigire, van hinekî sinûrdar bikire, karê wan sinûrdar bike. Lê gelo ew ê bikare ser bike û yê yekserî pêşiya rejîmê bigire ew pirseke ku ez bawerim bersiva wê carê zûye. Kak Abdullah bêguman te di dengûbasan da bîst van çend rojên dawî êriş tîne kirin li ser çendîn cihan. Bi nimûne pêr êrişek li ser karwanekî kamyonên wan hêza ku bi ser Îranê bû di Sûriya de. Berî wê projekê êriş li ser cihekî navendekî hatkirin di nav Îranê de. Herçend de Îranê negotiye ew navend çi bûye û pênasî jî nekî kakiye lê dengûbaz behsên dikin ku İsraîlê ew êriş kirin her du jî. Çima İran behs nake û çima nabêje ka çendê ziyan hebûye yan çendê ew cih giring bûne ku bûne armanca êrîşan. Ne tenê Îran hemû welatên ku li ber ewlekariyê ve hinekî kêmasiyê xwe dibînin, kêmasiyê xwe bêjin kêmasiyê wan hene, hinekî van mijara vedişêrin. Lê rejîma Îranê cudaya li gel hemû sîstemên dinê ya cîhanê ji ber ku rejîm heta tiştê eşkere jî vedişêre û berwa jî nîşan dide. û rastiyê de rastî jî ew ye ku beşek ji nûçe û agahiyên ku li pêwendî li gel van çalekiyan de van hereketan de têne belakirin ew jî hinekî bi awayekî zêde li hedê xwe hene, zêde li rewşa ku hey hene. Lewma jî têkelkêşike ji dezinformasyonên şaş li gel sîstemekê ku her tiştî vedişêre. Lewma jî rejîm agahiyan belav nake. Lê rastiyek ew ye ku aliyên ku dixwazin zerbê li rejîma Komara İslamî bidin, hin xalên dawaza rejîmê, hin xalên zerbepezîra rejîmê dîtine û di wan rêyan, li wan kanala
ضربه او جی نشان داده که رژیم دکاره سر خود که لینه کاره خود پاریسه اتحاد گوتن کو او سازیا بری چند روزان بوی آرمان جا درونان د ایران دا او جی سازیا کتایبه دو بدرست کرنا درونان راسته ودی بیش یعنی همون نشانه ایران بخواد بیشه ضربه که وسانه خاریه ل نشانه هنده هنه کو هدف خو آرمان جا خو گرتیل آرمان جا کتیه او ضربه جلی کتنه لی گلو او ضربه بکار به پیشا حرکت ایران بونا سازکردن وان درونان بگیره او تشتک جدایی از باور نکنم او حرکت پن سرکتی بکار به ضربه که جدی لسازین پیش سازی چک و سلاح رژیم بگیره كاك عبد الله يعني دوه ميفانا كيما ديسان همان بابت ام سربرسين لسرونا وي قلت ايران ناخوا زبيجا كو اسرائيلي او ايريش كنو تشغو اگر قلت دفي برسيفي بدا ونافي برسيفي بدا يعني كالا برسيفي بدا راستا هن كسان لإيران هن بيجن كار بدستن رژیم دبيجن كو اسرائيل او كار كرديم لي اوجي نظر لانها راستيك اوه كو ريخستن يا بيجن سازيا كو هري زيده هري خورد لإيران لدجی ایران شر چکداری دخازه بمشینه مجاهدین اختلاف کرد یلو هن پروژه وایه هو بشن هن آلیکاری هن حسانکاری هر دو آلیا به هور هن بون هنده بو به هور ضربه رژیم بده و تشتک جدایه لیگل اسرائیل او کارکردی نکردی او زیادت دیگه و چارچوبه شر پروپاگاندایی از بخوال سر باوری ما کن ندوره مجاهدین او کار کرد بله كاك عبد الله تخص ازجت بزانم وان دنگو باسين وان چت روجان ان هريم كردان وان خو بشان دانان چنه بله رژیم کاری هنه کی پیشیا خو پشاندان بگده لی آماده کاری هنه وان چند روزه دوی مدی دوباره دیسان خلق دخوازه و حولدای هاتیه گولانان هاتیه میدانان و خلق خو پشاندان بگده یعنی روشلات کردستان هر وقت جاران روشک پر لبیجن بویره هر دمه گرتن هنه حتی سزاین ادام کردن هیدی بید خواستن برای وقت لیگل راسیش پاشکشنه کردیه گل هنه هاج آماده گل هنه هاج حول خواده ده لی روشا کنه ها روشا ولکاریه لحریم کردستان لبیجن روشلات کردستان نه زیده لجاران حاکیت تن درکرن و رژیم سرکوتا خوازیده کری و هیزن زیدتر آنینه در سر به اساسی که پیشی خواه پیشاندان آدیده لی پیشی اراده خلقی بونا دجبر یا رژیمی بونا دجایت یا رژیمی نه هاتیه گرتن و نه کاری نبکن تندیا رژیم بکارتینا حریمین کردان حریمین دیس اگری هندیه که خواه پیشاندان طاراده که سزد بن؟ از باور نکنش برکن ها بری چند روز یک دو ماموستای آینی گرتن که دنوا جوار که پشتگیری خلقی کرد و ماموستاین دنه آینی جدنها پلان رژیم نه کوماج بکنه یعنی شهنه کو بلیوان دو کسین کو هدی گردن چند کس دنه جده روجا با رژیم دنه کو بگیرن او کسانی که کو دنوا جواک سیویل دکارت او کسانی که کو خلقی بیجن رول جواکی هنه رول سیاسی نه رول جواکی هنه دما کو او گرتن بگومان خلقی زیاده دلوان خادی داد بل هند جذب باورم کو روزم پیش آمده احتماله کو تانسیون یا زخل روشلات کردستان زیاده به احتمال هم که خواه پیشاندان و حرکت دجبرشی زیاده بن او احتمال هست شهر زای پرسین روشلات ناوین و بتایبت ین ایرانی برز عبدالله حجاب جو اصلو نرویجی بمره بوگل که سپاس بخطوبش بشانی خوش پشتی چند مهن نقاشه لسر رادست کرنا تانکین شر ان لو پارت 2 جو اوکرانیا راشا ورمندی المانیا اولاف شولز بریار گرت لی دباکو گهاندن وارا چند هفته در باز بنو هر وسط دمکدرین جی پی تی وی هاتاکو اندامین لشکری اوکراینا فیر بن لسر چاوانیا بکار اینانا وان تانکا دباکو چند هفته بدو ماگو لشکرین اوکراینی فیر بن چاوا تانگن المانی لیوپارد دو و ین بریتانی چالنجر دو بکار بینن جبروی که وی لشکرین بیانی وان بکار بینن دقادین شر ده حتاگو لشکرین اوکراینی فیر ببن لگوری فرمانداری لیوایا دها یا زرگری سواران رائد ماسیا باناشینسکی دویجه گو نها فیر بون دوه سر چند آلیان داگو لشکر به لز فیر ببن و راهینان تایبت بدنوان لسروان جورین تانگان. W chwili obecnej prowadzimy 5 kursów w ośrodku szkolenia. Ez bawer dikim ku hêsana yek veguhestinê ji alavên Sovyêta berê ve ber bi alavên herî nû ve bike. Cudahiyeka ew qas mezin tune ye.
مەسەلە تەنێ پەروەردەکردنە ئاژۆکار ئانکۆ چەکدارانە ڕێگەزێن گولەبارانێ وەکی خۆ دمینن ئەف تانک ژی وەکو یێ دنن. هەروەها jî fermandar Banashînskî dibêje ev wihestin karekî ne pir zor e ji ber teknîk û zanîn bikaranîna tankên Almanî pir nêzîkî yên Rûsî ne goberê wan bikartanî. دەما کو ئەم بەحسا پەروەردەیە دکن 10 هەفتی بەسن ji bo ew kesê ku berê tankên Sovyêta berê bikartanîn fêrî Leopards an Abrams bibin ger em perwerdeyê zûtir û bihêztir bikin. Hebûna simülatörê ji bo rahînanê dihêle kar û xebat asantir bibe û dihêle goleşkerê li tankê swar bibe û bi kontrol wê bacûr her wisa jî astekî parastin û tenduristî peyda dike ji bo bikaranîna van tankan golî efserê bala yê rahînana tankên Leopard Lokaz Stenî. جداهی ئەوە تانکا لیۆپار تانکێکە نفشا سێیەمینە سیستەما تەفگەراوێ لە گۆڕی تانکên وەکەیەن ڕووسی زێدەترە و پێشکەتیترە. Ev tankên nû yên Almanî Brîtanî derfeteke nû dide leşkerên Ukraynî di şerê wan de li dijî Rûsya lê pêwîstî bi rahînanê heye da got têkeve qadên şer. Çav li rê ye bêkavê çend bikar hatî bin dê qada şer de. Rukman Ehmed, Dengê Amerîka. Pira delalê li Zaxoyê pireka kevriya kevnara ku avakirina wê berî sedan sala bûye û herêma Anadolyayê bi herêma Mesopotamyayê ve girê daye. Di dema şer de ji alî artêşên Bizantîniyan û Sasaniyan ew weka rêka leşkerî dihate bikarînan. Niha ew pira kevnar ku cihekî gelkî taybet di dilê Zaxoyiyan de heye sirinca gerîdeyan ji her cihî jî radikêşe serxwe. دانیشتوانی شارۆچکەی زاخۆ ناوی دەلالیان بۆ ئەو پردە دێرینە داناوە وەک دیمەنێکی جوان لە شارەکەیاندا کە بەردەوام شوێنی پیاسەی ئێواران و کۆبوونەوەی خەڵکی ئەو شارە و میوانەکانێتی. خەرکی زۆخۆ حەجێکردنەکە تایبەت بۆ vê deverê bû vê pirêya hey em çend novekot bêjînê em bêjînê pira mezin em bêjînê pira berî em bêjînê pira delal cihekê canê ji van û pêgihiştina heval û biraderaya gelek ji me cara mihtacî dîtina hevalekî bid em li vê didgehîne êkod û noqte dal ye. Pirdî delal li Zaxo pêşî dewtiyet pirde gewreka yan pirde berdîniyeka pênc kewanê qebare ciyawaz li xwe egrêt کە دیمەنێکی سەرنجڕاکێشی داوە بە پردە بەردینیەکە و بووەتە یەکێک لە شوێنەوارە دیارەکانی شارەکە. پرا دلالێکی شوان پرانەک و دیفوان دماهیک پێزانین و دیراسات لەسەر هاتکردن و لەسەر دەمێ ئەمپراتۆرەتە بیزانتی هات بێت ئاواکردنێ چێت بتن وەختی دو ئیمپراتۆرەت هەبین لەوێ منتاقێ بیزانتی و ساسانی بین ڕەنگە هونەرێوێ نێزیکی وی سەردەمی بتن شوێنەوار ناسانیش پێیان وایە پردەکە پەیوەندیەکە لە نێوان ئەنادۆڵ و میزۆپۆتامیادا. پرێک بی بوو گرێدانا دوو هەرێما دوو دەڤەرە هەرێما منتاقا ئەنادۆڵ و منتاقا میسۆپۆتامیا ئەف یان ئالێ ڕۆژ ئاوا و میسۆپۆتامیادا گرێدانەکە بی یان ڕێکەکێ لەشکەری بی هەردووک لەشکریت بیزانتی و ساسانی توی فترێدا شەر هەبیت وی وەختی داژیک ئەف دەڤەرەوەکی سنووریت هات کارینانێ یان ڕێکەکە بازرگانی بی ڕێکە ئاڤرمیشی بەس نەڕێکە سەرەکی. دوای چەندین سەدە هێشتا ئەو پردە بەردینیە خەڵکی ناوچەکە بەیەکەوە ئەبەستێتەوە چونکە میوانی زاخۆیەکان و خەڵکی زاخۆش لەسەر ئەو پردە یەکتریە بینی. یحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا. ئاکتەرە ناودارە ئەمریکی ئاندریا ڕێزبۆ و کاربە دێکاربە دەست نیشانکردنا خوا یا پێشبینیکری ji bo baştirîn lêstigvan û ektera xelatê Oscarê bipارêze. Li gora Akademiya Sînemayê ya Hollywoodê ji ber rolê wê wek dayîkek bêjin û tenê zarokê xwe xweyî dike lê fêrî alkohol û tilyakî bûye di filîmekî de bi navê Tu Leslie de ku kêm hatiye dîtin helbet ew ji bo lîstigvana herî baş hatiye berbijarkirin li gora box ofîsiya temaşakirina filîmên sînemê wî filîmî di cotmehê de hatiye derxistin bi tenê $27,000 dayine serhev ku ev jî nizîmtirîn dahata sazkariya
فيلمين سينما دا لأمريكا اللي ديسان أفخان مشيايا جبو رولي خوا كان ديد بمينا جبو أوسكاري في چند امتين داوية برنامج كورت كونكشن هتا صبحي دقينيك هر شادو بختور بنو خدا حافظ